بۆ گفتوگۆکردنی زیاتر لەسەر پێشێرکردنی مادە دەستوریەکان بەرامبەر بە کورد بە تایبەتی و هەرێمی کوردستان بەڕێز فەهمی بورهان سەرۆکی دەستەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت لە هەولێرەوە شرۆڤەیەم بابەتی لەگەڵ دەکەین. بەڕێز فەهمی شەوتان باش، سوپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. بۆ خۆتان دەزانن ئەنجومەنی دادوەری عێراقدان بۆ دادەنێت کە سەرپێچی دەستوری هەیە، ئەمە بۆ بابەتێک کە پەیوەندی بە خۆیانەوە هەیە، بەڵام وەکو باس کرا لە راپۆرتەکە ئێمەشدا و بەڕێزیشت لە نزیکەوە ئاگاداری ماوەی 7 ساڵە پێشێلکردنی مادەی دەستور بەرامبەر بە کورد و بەتایبەت مادەی 140 دەکرێت تا ئێستا هەڵوێستێکی ئەو تۆیان نەبووە، کەواتە ئەمە چۆن لێک دەدەنەوە بەڕێستان؟ ئەم کاتتان باش، هیوادارم بۆ پرسیارەکانی داهاتوو سەوتت تۆزێک بەرزتر بێ وەی باشتر جۆم لێبێت. حقیقەت ئەوەی کە ئەمڕۆ جۆمان لێبێت لەسەروی گلەوی گازندە لەسەر خەڵقی دەستوری هەیە، ئەمە بە نیسبەت ئێمە وەکو خەڵکی کوردستان شتێکی تازە نییە و دەمێک ئێمە قسە لەسەر ئەم بابەتاکەین کە حکوومەتی عێراقی پابەند نابێ بە دەستورەوە. ئێستا کە گرفت و کێشەیەک ناوماڵی خۆیانی گرتوێتەوە لە بەرزترین لوتکەی دادوەری و دەسەڵاتی دادوەری لە عێراقا ئاعتراف لەسەر ئەم بابەتاکات، واتە ئەوەی کە ئەم ئاعترافە جێ ئاکاتەوە لە کۆی ئەو خیتاب و لە کۆی ئەو قسانەی کە لە ماوەکانی ڕابردووە کراوە ئەوەیە کە ئەمە خۆی لوتکەی دەسەڵاتی دادوەریە و جیاوازە لەوەی کە سیاسیەک بە میزاج قسە ئەکات یان کارمەندێکی دەوڵەت لە ژێر ئینفعالاتی ڕووداوێکە بابەتێکی لەم جۆرە ئەوژێنە حساب و کتابکردن لەسەر قسە ئەم کاراکتەرە حقیقەت دیقەتی زۆر وردی پێویستە و من بڕوام وایە مەسلەی خەرقی دەستوری و جێبەجێنەکردنی دەستور ئێمە 7 ساڵە ژیانی لەگەڵ بەڕێ ئەەکەین و 7 ساڵی تری ژیانی لەگەڵ بەڕێ ئەەکەین و من خۆم بەش بە حاڵی خۆم بڕوام زۆر زەعیفە. بۆچی دەڵێ 7 ساڵی تری ژیانی لەگەڵ بەڕێ بۆ ڕەشبینیەوە کاک فەهمی؟ جارە پێش هەموو شتێک قەزەکە لەسەر ڕۆژبینی و گەشتبینی نییە، بەڵکو ئەم بۆچینەی من لەسەر بنەمای تەعاملکردنی خەڵکی کوردستان بیناکراوە لەگەڵ کۆی حکوومەتەیەک لە دایەکانی عێراقا. ئەگەرچی ئەم حکوومەتەی ئێستا عێراق جیاوازە ناکرێ مقارنێکین بە حکوومەتەکانی تر، بەڵام بە شێوەیەکی گشتی کەلتوری پابەندبوون بە دەستور، کەلتوری پابەندبوون بە گفتوگۆ و دیالۆگ، کەلتوری پابەندبوون بە بنەماکانی دیموکراسیەتێکی هاوچەرخ کە دیموکراسیەتێک بێلانی کەمی شەفافیت و لانی کەمی ڕازگۆیی و لانی کەمی دادپەروەری تیا بێت، حقیقەت زۆر دەمێک کە ئێمە ئەومان نەبینیەوە و ئەم کەلتورەش غیابە لە ناویانە. بۆیە من بەش بە حاڵی خۆم پێم وایە ئەم حاڵەتانی کە ڕۆ ئەدا سیر نییە و ئێمە تووشی شۆک ناکات لەبەرەوەی ئێمە چەند پرسیارەکەی من لەوە سەرچاواگرێک کە دەڵێم ڕژبینی بۆ خۆتە زانانی ئێستا عێراق لە سەروبەندی پێکێنانی حکوومەتی نوێدایە و کورد بەشێکە لەو حکوومەتە و هەوڵی بۆدا و ئەچێتە ناو ئەو حکوومەتەوە، ئایا هەر بەو ڕژبینیەوە یاخود هەر بەو ئەوەی کە دەست لە مادەی 140 بشوێن تەواو ئیتر کۆتایی هاتووە جێبەجێ ناکرێت لە عێراقی نوێژدا؟ من پێم وایە حکوومەتی عێراق و ئەم حکوومەتەی کەوا ئیتر نازانم هەڵەوەشێتەوە حکوومەتێکی تر ئەبێ بە بەدیلی و دیمەنی سیاسی بەشە ئەگا لە عێراقا، بەڵام ئەوەی کە من دڵنیام ئەوەیە کە ئەگەر سەرکردایەتی سیاسی کورد یەک و یەکگرتو نەبێت و بە خیتابە ڕوبەڕووی مەترسیەکان نەبێتەوە کە لە بەردەرگامانە من بڕام وایە ئەم حکوومەتی عێراقی ئەگەر لە ژێر شاری کوردستانە بێت، من پێم وایە لە ماوەکانی ڕابردووە لە زۆر پرز یەکگرتو یەخیتاب بووین، بەڵام جێیدا خاتوانم بڵێم لە دوای شەڕی داعشەوە هەتاوەکو ئەمڕۆ ئەو یەخیتابیە بە شێوەیەکی کۆنکرێتی لە ناو ماڵی کوردیە نابیندرێت و من پێم وایە پرسی کەرکووک و پرسی خانەقین و شنگال و بەدرێ و جەسان و پرسی سعدیە و جەلەولا و دووز و دبز و هەموو ئەو ناوچانە پرسی خاکن دەبێت سەرکردایەتی کورد بە یەک خیتابی بە یەک ڕوئیای هاوبەش بە یەک زمانی هاوبەش گفتوگۆی لەسەر بکات و من خۆم بڕوام وایە دەبێت لەم تۆقیتەیە کە ئێمە ئەم گفتوگۆیاکەین حکوومەتی هەرێمی کوردستان و سەرکردایەتی سیاسی کورد و بە دیاریکراوی ژێشێتی و پارتی نابێ شانسی گفتوگۆ بدەنە هیچ هێز و لایەنێک لە عێراقا ئەگەر زەمانەتی گفتوگۆیەکی بنیانەرمان نەداتێت بە ئاراسی جێبەجێکردنی مادەی 140 دەستور و کۆی مافە دەستوریەکانی تری خەڵکی کوردستان. کاک فەهمی ئێمە تەنها کێشەی جێبەجێکردنی مادەی 140مان هەیە لەگەڵ عێراقدا یاخود نەخێر چەندان کێشە و مەلەفی ترمان هەیە لەگەڵ عێراق؟ وەڵا بە بێگومان ئێمە کەم کێشەمان هەیە چارەسەرکرابێ لەگەڵ حکوومەتی عێراقیە. ئێمە ناکرێت لەم ئارامی کە لە هەولێر و سلەیمانی و
دهۆک و هەڵبجیا هەیە پێمانوا بێ ئیتر دو ئامانجی خەڵکی کوردستان بەدی هاتووە ئەمە بابەتێکی زۆر زۆر گرنگە بەڵام پەیوەندی بە ماڵی خۆمانەوە خۆمانەوەمان کردووە بە بارودۆخی ئەم ناوچانە ئارام بێ واتام ئینجازێک نیە حکوومەتی عێراقی دابێتی بە ئێمە بۆیە من بەش بە حاڵی خۆم پێم وایە یەک بڕگە و مادەی دەستوری نییە کە جەوهری بێت سەبارەت بە مافی خەڵکی کوردستان حکوومەتی عێراقی جێبەجێ کرد بێت و ئێستا ئەتوانم دایان نمونەت بۆ بێنمەوە نەک جێبەجێ نەکراوە بەڵکو لە کۆمەڵێک لەو بەڵێنانی کە پیان داوین پاشەکشەیان کردووە ئێستا تعریبی خەڵکی کوردستان بەردەوامە عەرەب دێت و کورد دەرەکرێت و ئێستا کە زەوی وزارەکانمان جوتیارەکان دەرئەکرێن و خەڵکی عەرەب دێن نەست جێگاکەی کە من خۆم ئومێدێکم ئەمە بەرنامەیەک نەبێت لە بەغداوە بەڵکو میزاجی کابرایەک بێت کە دوو چەکداری بەدواوە سێ چەکداری بەدواوە نەک بەرنامەیەکی لە بەغداوە هەبێت لە ڕاستیە بابێیان باران بێت لە بەفر کەمە بێتەوە جا هەر کامێکیان بێت ئێمە وەکو خەڵکی کوردستان باجەکەیمان داوە من بڕۆم بە پێکەوەژیان و خەباتی پێکەوەی هەیە لەگەڵ برانی عەرەب بەشی ئەوسنەوە بەڵام ئەم مەسجانی ئێستا کە ئەیبینین زۆر زۆر مەترسیدارن و من ئومێدێکم سەرکردایەتی سیاسی کورد ئەو گرێی کە ئێستا لە دەسا نێڵن بگاتە دەم لەبەر ئەوەی ئەم حکوومەتی عێراقیە جا هەر لایەک بێت سوننە بێ یان شیعە و بیرکردنەوەی هەرچی بێت دوجار سەبارەت بە قەزەی نەتەوەکەی ئێمە زۆر زۆر موحدن من لەگەڵ ئەم دۆخەڵۆزەی عێراقدا دۆخی ناوچە کوردستانیەکان بەرەو کوێ دەڕوا بەڕێز فەهمی من پێم وایە لە 5 ساڵی ڕابردووە دۆخی ناوچە کوردستانەکان بەقەدەر ئێستا خراپ نەبووە بە هەموو ماناکان خراپە خودعی کوردی کە بە عەربی کوردی ئەنووسێت لە دەوائیرەکان لێ ئەکرێتەوە بۆ خاتون ئەگەر دەرفەتم دێ و ئەو کتابە نووسا ڕسمیانی کە لە بینی وەزارەتەکان و لە بینی دەوائیرەکانە هەیە لە کەرکووک و لە خانەقین و لە شنگال و لە تەواوی ئەو ناوچانە ڕۆژ دوای ڕۆژ زمانی کوردی لێ دەرەکرێت و یەک پارچە ئەبێ بە زمانی عەربی شوێنە گشتیەکان زمانی کوردیان لێ لابردۆ زمانی عەربیان داناوە و دێنە سەر زەویزاری خەڵکی ئێمە لە سەرگەڕان بڕۆ تەماشای زومار و شێخان و بەدرێ و جەسان و مەندەلی و هەموو ئەو ناو سەعدەیە و جەلاولا و کەم بزانن سیماکانی کوردبوون چەند لاواز بوونەتیایە یعنی ئەگەر هەموو ئەمانە مەسج نەبن و ئێمە تیان نەگەین و ئەم حاڵەتانەش خاتون لە کاتێکان ڕوئەدات لە یەک کاتە لە یەک سەعاتە لە سێ شوێنی جیاوازی بەغدا سێ میزاجی جیاواز سێ ئەجندای جیاواز خۆپشاندانەکات دواتە لە خراپترین دۆخی سیاسی و لە خراپترین ژیانی فەرمانڕەوایی خۆیانان جا ئەمانە لەم بارودۆخە خراپەیە بەم جۆرە تەعامل لەگەڵ ئێمەیان بکەن من پێم وایە نابێت ئومێد زۆر هەڵچنین و ئاسی چاوەڕوانەکانی خەڵکی کوردستان زۆر هەڵچنین پێمان وا بێت دوو ڕۆژی تر حکوومەتێک تەشکیل دەکرێت و ئەم حکوومەتە مافەکانی خەڵکی کوردستان بەڕێستان سەرۆکی دەستەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمن کاک فەهمی پێتان وایە دۆخی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم بە هێزێک لا دەبێتەوە یاخود بە دەستور لە عێراقدا بەهێزی منطقێک لای ئەبێتەوە هێزی منطق مەبەست دەبێ ئێمە هەر ڕخنە لە حکوومەتی عێراقی نەگرین ئەگەر ڕخسەتم دەی دەبێ ئێمە تەنها ڕخنە لە حکوومەتی عێراقی نەگرین و دەبێت ئێمە خەلەنەکانی خۆشمان ببینین و دەبێت ئێمە فشاری زیاتر لەسەر سەرکردایەتی کۆی هێزە سیاسیەکان دروست بکەین و بە بیریان بێنینەوە کە هەموو ڕەنج و ماڵوێرانی و هەموو گرفتەکانی خەڵکی کوردستان لەسەر کەرکووک و ناوچەکانی تری کوردستانی بووە هەموو ڕێکەوتن نامەکان لەسەر کەرکووک گەیشتوێتە بنبەست ڕێکەوتنی 11 ئازار گفتوگۆکانی ساڵی 1984 ئەو کە پێوترێ مفاوزاتی یەکێتی نیشتیمانی کوردستان و حکوومەتی عێراقی هەمووی لەسەر کەرکووک دوجار کێشەکانی گەیشتوێتە بنبەست بۆیە ئەمە بڕێکی زۆر حکمەتی ئەوێت و بەرنامەی ئەوێت و پرۆژەی ئەوێت و یەک خیتابی پێویستە و یەک دیدی و یەک استراتیژی ئەوێت نابێ ئێمە خۆمان بەشتی بچووکەوە خەریکەین دەبێت ئێمە استراتیژمان هەبێت و ڕوئیامان هەبێت و بەرنامەمان هەبێت و مەترسیەکانی وەکو خۆی ببینین بۆی بتوانین بە بێگومان هەوڵی چارەسەرکردنیان بدەین بەڵام لەسەر بنەمای هەڵسەنگاندن و بەهێمنی بەڕێز فەهمی بورهان سەرۆکی دەستەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم گەلێک سوپاس بۆ بەشداریت